لە دووەمین یاریەکانی خۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵەوانەکانی ئاسیا و لە کۆمەڵەی سێم لە شاری جێدەی سعودیا لە یاریگای هۆڵی ورشی استقلال تارانی ئێرانی و شۆرتە عێراقی بەیەکگەیشتن. دوای تێپەڕبوونی تەنیا 11 خولە گۆڵسام کازم لە ڕیزیانی شۆرتە بە کارتی سوور کرایە دەرەوە. بەمە شۆرتە فشارێکی زۆری کەوتە سەر. لە خولێکی 44 محەممەد نادرەی با ئەسێستێکی نابی مادی غایدی توانی گۆڵیەکەم بۆ استقلال تۆمار بکات. لانیوەی دووەمیشدا استقلال بە سەر دەرکەوتوو. لە خولێکی 55 فارشەیە ئیسماعیل گۆڵی دووەمیشی بۆ استقلال زیاد کرد. دوای 10 خولەک شەغدیاباتی پیشەگەری مالی گۆڵی سێمی بۆ استقلال تۆمار کرد. ستونی یاریگا ڕێگر بوو لەوەی ئەنجامەکە بە قورسر بەسەر شۆرتە تێپەڕ بێت. یارەکە بە 3 گۆڵی بێوەڵام بە سوودی استقلال تاران کۆتاییە. وریا غەفور یاریزانی کوردیش سەرکردایەتی تیپەکەی دەکرد. یاریکی دیکەی ئەمان کۆمەڵە ژالی سعودی و دوحایلی قەتەری بە گۆڵێک یەکسان بوون و بەم ئەنجامەش استقلال بە 2 سەرکەوتن و 6 خاڵ چۆ پێشەنگی کۆمەڵەکەی و شۆرتەش با 2 شکست و بە 2 خاڵ لە خانی چوارەمی کۆمەڵەکەیەتی.